ئەڵماسە نەفرەت لێکراوەکە پارچەڵماسێکی قورسە و کێشی 45 قیرات دەبێ بیهێنەرە بەرچاوی خۆت ئەم پارچە ئەڵماسە هی تۆ بوایە لەوانەیە خۆت بە کەسێکی خاوەن بەخت ئەژمار بکردایە هەموو ئەوانەی با درێژایی مێژوو خاوەندارەتی ئەم ئەڵماسەیان کردووە وەها بیریان کردوتەوە بەڵامەگی ژیانیان بەو خۆشیە نەبووە کە چاوەڕوانیان کردووە بۆچی؟ چونکە هەموو ئەوانەی ئەم ئەڵماسەیان لابووە تووشی کارەساتێکی نەخوازراو بوونەتەوە ئەڵماسەکە ناوی لێنراوە ئەڵماسی هیوە بەڵام زۆرینە پێیان وایە پێچەوانەی ناوەکەی بووە ئەسڵی ئەم ئەڵماسە دەگەڕێتەوە بۆ هەندستان کاتێک کرێکارانی کانی ئەڵماس ئەم ئەڵماسەیان دەرێنا کێشی 115 قیرات بوو گەورەترین پارچە ئەڵماس بوو لە کاتی خۆیدا لەبەر گرنگی پارچە ئەڵماسەکە بۆ جوانکاری خودای هەندیەکان سیتا بەکارهێنرا بەو جۆرە مایەوە تاکو گەڕۆکێکی فەڕەنسی بە ناوی جان بابتێست لە ساڵی 1642 دا دزی لەگەڵ خۆیدا بردیەوە بۆ فەڕەنسا هەندیەکان لەو باوەڕەدا بوون خوداکەیان سیتا ئەڵماسەکەی بە نەفرەت کردووە بۆیە هەر کەسێک دەبێتە خاوەنی تووشی کارەساتێک دەبێ بازرگانێکی ئەڵماس فرۆشتی بە پاشا لویسی 14هەمی فەڕەنسا پاشماوەیەکی کەم لویس تووشی چەندین شکستی سەربازی بوویەوە لە ماوەی ئەو جەنگەی ناونرابوو جەنگی خەلافەتی ئیسپانیا لەو کاتەدا پاشا لویسی 14هەم تووشی نەخۆشی گانگرین بوو لە ساڵی 1615دا با نەخۆشیەکە کۆچی دوایی کرد لە پاش خۆی لویسی 15هەم جێگای گرتەوە فەرمانی کرد جوانکاری زیاتر لە پارچە ئەڵماسەکەدا بکەن بەڵام ئەمیش زۆر خۆشی لە جوانی ئەڵماسەکە نەبینی تووشی هەوڵێکی تیرۆرکردن بوویەوە لە پاشان با نەخۆشی ئاوڵە کۆچی دوایی کرد لە پاش ئەویش ئەڵماسەکە درا بە پاشا لویسی 16هەم و هاوسەرەکەی ماوەی حکمڕانیکردنی ماوەیەکی دژوار بوو کە بە شۆڕشی فەڕەنسی و لە سێدارەدانی لویس و هاوسەرەکەی کۆتایی هات چارەنووسی ئەڵماسەکە لە پاش مردنی پاشا لە ڕێگای چەند کەسێکەوە دزرا ئەڵماسەکە پیاوێک بردی بە ناوی کادێت گیۆک ئەویش بۆ فرۆشتنی بردیە بەریتانیا ئەم پیاوەش لە دزینی ئەڵماسەکە خێر و خۆشی نەبینی لە پاش چەند ساڵێکی کەم لە پاریس زیندانی کرا بەڵام ئەڵماسەکە لە بەریتانیا خاوەندوکانێکی خشڵ و زێر بووە خاوەنی بەناوی دانێل ئیلیاسۆن لە پاش چەند ساڵێک چووە لای پاشا جۆرجی چوارەم ئەویش ئیفلاسی کرد بەهۆی کەڵەکەبوونی قەرز و قومارەوە لە ساڵی 1830 لە پاش مردنی ئەڵماسەکە فرۆشرا بۆ قەرەبووکردنەوەی قەرزەکان با کەسێک بە ناوی هێنری فلیپ ئەویش ناوی لێنا ئەڵماسی هیوە بەڵام هیوا بەختی هێنری نەبوو خۆی و چەندین کەسی خێزانەکەی تووشی ئیفلاس بوون لە پاش مردنی هێنری ئەڵماسەکە چووە دەستی کوڕەزاکەی بە ناوی لۆرد فرانسیس کە ئەویش بەهۆی قومارەوە ئیفلاسی کرد و فرۆشتی بەڵام ئەم جارە ئەڵماسەکە دوورکەوتەوە بۆ کۆشکی سوڵتانی عوسمانی عەبدولحەمیدی دووەم لە ساڵی 1970دا لە دوای ساڵێک لە بەدەستهێنانی ئەڵماسەکە دەسەڵاتەکەی لەدەستدا تاکو کاتی مردنی دەست بەسەر کرا گەشتی ئەڵماسەکە و نەفرەتیەکەی بەردەوام بوو ئەم جارە گەیشتە ئەمریکا لە شێوەی ملوانکەیەکی ئەڵماسیدا خاتوونێکی دەوڵەمەند کڕی بە ناوی ئیڤالین واڵش ماکلین کوڕەکەی باڕووداوی هاتوچۆ لە تەمەنی 9 ساڵیدا مرد کچەکەی کە تەمەنی 25 ساڵ بوو خۆی کوشت هەروەها هاوسەرەکەشی ئیفلاسی کردو لە نەخۆشخانەی سۆزی دەرونی لە ساڵی 1940 کۆچی دوایی کرد لە پاش مردنی خاتوو ماکلین ئەڵماسەکە گەیشتە دەستی خاوەنی کۆتایی بە ناوی هاری وینستۆن کە وەکو دیاری بەخشیە مۆزەخانەی مێژووی لە واشنگتۆن دەڵێن هێنری بۆیە ئەو کارەی کرد بۆ ئەوەی کۆتایی با نەفرەتیەکەی بهێنێ و کەسی تر نەبێتە قوربانی ئایا لەو بڕوایە دایت ئەم ئەڵماسە هەڵگری نەفرەت بێ یان تەنیا قەزا و قەدەرێکە و هیچی تر ئایا حەز دەکەیت ببیتە خاوەنی ئەو ئەڵماسە؟ This is Play Media News Company.